لە چاوتروکانێکدا 10,000 ڤیدیۆ لە ناو یوتیوبی کوردی سڕایەوە. 10,000 ڤیدیۆ بە زمانی کوردی نەما. نزیکەی 20 چەناڵی کوردی کە هەر یەکەیان فانبیسی تایبەت بە خۆیان هەیە، هەواداری تایبەت بە خۆیان هەیە، سەدان هەزار سەبسکرایبیان هەیە و چەندین ساڵە کار لەم بوارە دەکەن، بەڵام لەپەڕ یوتیوب بڕۆنەوە تاڵ چەناڵەکانتان دادەخەن. بەس بۆچی یوتیوب کارێکی ئاواهی دەکات؟ ئێستا بە نمونەیەکی جۆن بۆتان ڕوون دەکەمەوە. شتێکی بە ناوی ئەدسێنس لە یوتیوبدا، هەر کەس خاوەن ئەدسێنسی خۆیەتی. ئەدسێنس چۆنە؟ بۆ نمونە عایلەیەکەیە فۆرمێکی خۆراکیان نیە و لە ڕێگەی ئەم فۆرمەوە دەتوانن خۆراک وەرگرن. ئەم 20 چەناڵەش هەرمویان لەسەر یەک فۆرم بوون، واتە لەسەر یەک ئەدسێنس بوون و لەسەر یەک فۆرمی خۆراک بوون و لە ڕێگەی ئەم فۆرمەوە بۆ نمونە خۆراکیان وەرگرتووە. بەڵام یەکێک لە چەناڵەکان پێشەرکاریی کردووە، کۆپیڕایتی بەرکەوتو و یوتیوب چەناڵەکەی داخستووە. یوتیوب چۆن بیری کردوێتەوە؟ گوتوویەتی مادام ئەم چەناڵە لەناو ئەو ئەدسێنسەدایە کەواتە ئەوانەیەک عایلن. بۆ نمونە چۆن فۆرمێکی خۆراکی عایلەکە ئەویش بە هەمان شێوە بیری لێ کردوێتەوە، بۆیە هەموو چەناڵەکانی داخستووە. لە کاتێکدا چەناڵەکانی تر هیچ تاوانێکیان نییە و هیچ کارێکی پێشەکاریشان ئەنجام نەداوە. بۆیە لە ئێستادا یوتیوبەرە کوردەکان لە هەوڵێکی جددیدان بۆ ئەوەی یوتیوبەکانیان بهێننەوە، بۆ نمونە هاشتاگێکیان داناوە بە ناوی ئەوەی بەڵێ بۆ گەڕانەوەی یوتیوبەرەکان و لە چەندین وێبسایتی جیهانی بابەتەکەیان بڵاو کردوێتەوە و بە پێشێرکاری بەرامبەر خۆیان دەیبینن، دەڵێن یوتیوب ناحەقی لەگەڵ ئێمە کردو، ئێمە هیچ چاوانێکمان نییە بۆچی یوتیوبەکانی ئێمەی داخستووە. بەرحاڵ بڕۆن لە یوتیوب سێرج بۆ یوتیوبەری دڵخواستان بکەن، بزانە یوتیوبەکەی ماوە لە بەرۆی خۆتان دەزانن لە یوتیوبدا یوتیوبەری کورد زۆر کەمە، 20 دانەشی لەکەم ببێتەوە ئەوە هەر زۆر مشکلەیە. بۆیە بڕۆن سێرج بکەن، بەشکم یوتیوبەری دڵخوازی ئێوە مابێت.